منەو ساڵە 76 بوو لە زانستی لە ئامادەی سلێمانی کوڕان بووم. من 76 مێناوە. ئێمە ئەزمموی خۆمان نەگا مۆژگاری ئەوەیە کە لەگەڵ ئەو نمرەی هێناویانە، لەگەڵ ئەو توانستەی هەیەە، لەگەڵ حەزەکانیانە ئەبێ ئەم سێ کوچکەیە بن لە یەک بۆی بژاردەی ڕاستی خۆیان هەڵبژێرن. ئەبێ لە ئیستاوە بیرکەنەوە 4 ساڵی تر ئەوان ئەبن بەچی چەند پیشەیەکەوە بە بازاری کاری ئێمە کامپیشانەی تێت نابێت ئێمە تەنیا بۆ ئیستا بیر بکەینەوە، بەڵکو بەلایانی کەمەوە کۆلێژانی 4 ساڵن یان ئەوانەی 5 یان 6 ئەبێ بیری کۆتایی ڕێگاکە بکەینەوە، نەک لە ئیستاوە ئێمە گرە و لەسەر ئایندێکی دوور بکەین. بەڕاستی ئێستا من وتم ئەم جیلە من خۆشحاڵیشم کە ئەم جیلە زۆر ینی هەلی باشیان لە بەردەمایە بۆی اختیاری باش بکەن، ئاوا پێشەنگایەکی لەم جۆرەیان هەیە ئەتوانن استیعانە بکەن بۆی کە کەسێک لە خۆیان شارەزاتر یا خۆت گەورەیەک لە خۆیان شارەزاتر ڕێگەکەیان بۆ دەستنیشان بکات. سەردەمی ئێمە یان ماممان بوویان خاڵمان بوویان دایک و باوکمان هەربێ پشتە ئەو زانکۆیە یاخود ئەو پەیمانگایە، بەڵام ئێمەش زەرەرمان نەکردووە. گرنگەوەیە ئەمنەوەیە بتوانن ڕێگەیەکی باش هەڵبژێرن